ئێمە ئەمڕۆ لە ڕێکخراوی هیوای هەمووان هەستاین بە سازدانی مخایەمێک لە مێرگەپان و دەستخۆشیمان هەیە بۆ جەنای مامۆستا کامران بابەزادە و مامۆستا فاروق بەرپرسی سەنتەری لاوان. بەڕاستی ئەمڕۆ هیلاکمان کردن لە مخەیەمەدا لە مێرگەپان و دەستخۆشیمان هەیە بۆ خوشکان و برایان بەڕاستی بە شێوازێکی ئیجابی هاتن بەدەم ئەم چالاکیەوە و ئومێدەوارین ئینشاڵڵا بتوانین چەندین چالاکی کە ئەوها ساز بکەین. دیارە ئێمە ئەمڕۆ بەشداریمان کرد لە خێوەتگەیەکە ڕێکخراوی هیوای هەمووان هەستا بوو بە سازانی لێرەوە بە پێویستی ئێزانم کە دەستخۆشی لە ستافی ڕێکخراوی هیوا بکەم و هیوادارم بەردەوام من لەسازکردنی ئەم جۆرە سیمیناراتانە چونکە بەڕاستی ڕۆڵ و کاریگەری گرنگی هەیە لە پەرەپێدانی توانەکانی گەنجان و هەروەها هەستکردن بە توانە شاراوەکانی خۆیان. و زۆر سپاسی ماهەرێکە لە مامۆستا کامران بابەزادە وەرە مامۆستا فاروق دەکەین کە بەڕاستی ئەمڕۆ کۆمەڵی سیمیناری بە پێزان پێشکەشی سوپاسی سەرجەم ئەو مامۆستایانە شەکەین کە ئەمڕۆ ماندوو بوون بە وتار و سیمینارەکانەوە و هیوادارین بەردەوام بوون و دەستخۆشیان لێکن.